بەخێر بێن هەموو لایەکتان. ئێمە ئەمڕۆ کۆبوونەوەیەکمان هەبوو لە سەرۆکایەتی هەرێم لەگەڵ دەستەی بڵێن سەرۆکایەتی هەرێم جەنابی کاک سەید مستەفا و کاکە شێخ جەعفەر هەرسێکمان. لەم کۆبوونەوەیەدا ئێمە هەندێک ئەو تەوەرانەی کە پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوە هەیە و پەیوەندیان بە دۆخی ناو هەرێمەوە هەیە، پەیوەندیان بە عێلاقەی بینی هەرێم و بەغدە هەیە. ئێمە لەم کۆبوونەوەیەدا باسی ئەو بابەتانەمان کردووە. لە دەستپێکردنی قسەکانی خۆم دەمەوێ دەستخۆشی لە هەموو ئەو ڕێکارانە بکەم کە حکوومەتی هەرێمی کوردستان لە مەسەلەی بابەتی کۆرۆنا کە بابەتێکی جیهانیە، ئەم بابەتە تەنها پەیوەندی بە هەرێمی کوردستان یان بە عێراقەوە نییە، بابەتێکە لە جیهان ئەمڕۆ ئەوەی کە خۆتان متابعەی دەکەن بە شێوەیەکی گشتی هەموو شوێنەکانی گرتوتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە دەستپێکردنی ئەم وەزعە ڕێکاری زۆر خێرای بە ئەنجام گەیان. تەبێ ئەو ڕێکارانە هەمووی یەک مەبەستی هەبوو. مەبەستەکەش ئەوە بوو بۆ پاراستنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوو، بۆ ئەوە بوو هەرێمی کوردستان بپارێزرێن و بەو مەبەستە ئەو ڕێکارانە لە هەرێمی کوردستان ئەنجام دران. لە بەناوی خۆم بەناوی دەستەی سەرۆکایەتی دەستخۆشی لە سەرۆکی حکوومەت، جێگیری سەرۆکی حکوومەت، وەزیری تەندروستی، وەزیری ناوخۆ، وەزیری کاروباری ئائینی، وەزیری ئەوقاف و هەموو ئەو بەڕێزانە دەکەم کە بە شێوەیەکی گشتی لەم پرۆسەیەدا ئەوەی کە توانیویانە حتا ئێستا بۆ پاراستنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەجێیان گەیاندووە و بەردەوامیشن. هاوڵاتیانی هەرێمی کوردستان جێی ڕێز و تەقدیر و سوپاسێکی تایبەتین کە بەڕاستی لەم مەرحەلەیەدا لەم زروفەدا هەر لە دەستپێکردنی ئەم وەزعەدا زۆر بە شێوەیەکی بەرفراوان پێگیری ڕێنەماکانی حکوومەتی هەرێمی کوردستان بوون، پێگیری ڕێنمایی وەزارەتی تەندروستی بوون و وەزارەتی ناوخۆ وەزارەتەکانی تر. سوپاسی تایبەتیم هەیە بۆ کارمەندانی وەزارەتی تەندروستی کە ئەمڕۆ ئەوان پێشمەرگەی لە پێشەوە بوون بۆ بەرگاربوونەوەی ئەم ڤایرۆسەی کە ئەمڕۆ هەموو جیهانی گرتوتەوە و شەو ڕۆژ ئیش دەکەن بە وەزیرەوە، بە ستافی وەزارەتەوە، بە هەر هەمویان بۆ ئەوەی هەرێمی کوردستان پارێزراو بێ. طبعاً ئەوەی کە مهمە ئێمە هەمومان دەبێ پابەندی ئەو ڕێنەمایانە بین. ئەو ڕێنەمایانە هەتا ئێستاش بەردەوامن. حکوومەتی هەرێمی کوردستان هەتا ماوەیەکی تریش بڕیاری داوە هەتا نهایەتی ئەم مانگەش ئەم ڕێکارانە بەردەوام دەبن، دوایی تەقیمی وەزعەکە دەکاتن و بە تەئکید لە نەتیجەی تەقیمی وەزعەکە ئەو بڕیارانەی کە پێویستن بۆ هەرێمی کوردستان دەیدەن. من دیسان دەزانم تێدەگەم لەوەی کە هەندێک خەڵک بژێوی ژیانیان ڕۆژانەیان لەسەر ئەم بابەتەیە، تێدەگەم لەوەی کە کاسبکاران و خەڵک هەیە دەیانەوێ ئیش بکەن. وەڵڵا ئێمەش هەموو پێمان خۆشەوەبی، بەڵام شتەکە گەورەترە. ئێستا حکوومەتی هەرێم لە بەردەم ئەوەیە ئایا ئەو ئازیزانە ئێمە لە دەست بدەین لە نەتیجەی کردنەوەی بازار و ئیش و ئەوانە، یانیش جارێت تەحملی ئەوە بکەین هەتا ماوەیەک بۆ ئەوەی ئێمە ئازیزەکانی خۆمان بپارێزین. بە دڵنیاییەوە دنیا شاهدی ئەوەیە، هەموو لایەک شاهدی ئەوەن کە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە باشی مامەڵەی لەگەڵ ئەم بابەتە کردووە و جێی دەستخۆشیشن نەک تەنها لە ئاستی منطقە حتا لە ناو جیهانیش کە قەت تەوەقع نەدەکرا کە بەم شێوەیە هەرێمی کوردستان وا بە ڕێک و پێکی و ئەمەش طبعاً هەروە دروست نەبووە لە نەتیجەی ئیشکردنی حکوومەت، سەرۆکی حکوومەت و ئەو تیمەی کە لە گەڵیان بووە لە حکوومەت هەموو پێکەوە ئەم ئیجراتیان کردووە بۆ تەنها هەدەفیش پاراستنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوون کە من لێرەوە دەمەوێ هەمویان دڵنیا بکەمەوە ئەولەویەتی یەکەم پاراستنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووە لە هەموو ئیجرائاتێک و
حەز دەکەم دڵگرانیش نەبن کەسیان و ئەگەر شتێکیش ڕووی داوە شتێکی ناخۆشیش بۆ هەر کەسێک لەم وڵاتە من دەمەوێت پێتان بڵێم ئیجراعاتەکان بۆ پاراستنی ئێوە بووە تەنها بۆ پاراستنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووە و کە بەردەوامیش دەبێتن هەتا ئەو ماوەی کە تەقیمێکی دروست دەکرێتن هەر دیسانەوە بۆ پاراستنی ئێوە بووە ئەمە خاڵێک بووە ئێمە لەم کۆبوونەوەیە باسمان کردو و دیسانەوە تەقدیر و پێزانینمان هەیە بۆ هەموو ئەو ئیجراعاتانەی کە لە هەرێم لەلایەن حکوومەتەوە کراوە بابەتی تر هەروەکو خۆتان ئاگادارن وەزعی ناوخۆی هەرێمی کوردستان و هەندێک گرژی کە ڕوویداوە من حەز دەکەم ئێوە دڵنیا بکەمەوە کە هیچ مشکلەیەکی ئەوەندە گەورە نییە کە حەل نەکرێتن ئەو بەرەو حەلیش دەڕۆین بۆ ئەو گرژیانە ئێمە دەبێ لە هەرێمی کوردستان هەموو هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لەم کاتەدا کە ئێمە کێشەی بابەتی کۆڕۆنا هەیە وەزعی اقتصادی لە هەرێمی کوردستان و لە عێراقدا هەیە ئێمە ئەوەی کە مهمە دەبێ یەک ڕیزی خۆمان بپارێزین نابێ یەک ڕیزی ئێمە لە هەرێمی کوردستاندا کێشە دروست بکاتن بۆ هەرێمی کوردستان دەمەوێت دڵنیاتان بکەمەوە هیچ کێشەیەکی ئەوها گەورە نییە و ئەو کێشانەی کە هەشە چارەسەر دەبن حەل دەبن ئێمە لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی کۆبوونەوە دەکەین یەکێتی نیشتیمانی هاوبەشی سەرەکی پارتی دیموکراتی کوردستانە لە تەشکیلی حکوومەتی هەرێمدا و باس لە مەسئلەی هێزەکان دەکرێت ئەو هێزانەی کە چوونەتە زینی وەرتێ ئەو هێزانە هێزیەکن سەر بە وەزارەتی پێشمەرگەن وەزارەتی پێشمەرگەش وەزارەتی هەموو کوردستانە هیچ هێزێکی بیانی نەچۆتە ئەو سنوورە لەلایەن لێرەوە و بۆ حاڵەتێکی موقەتیش بووە کاتی بووە و ئەگەر پێویست نەبێت ئەو هێزانە لەوێ بمێنن بە تەکید ئەو هێزانە لەوێ نامێنن و ئەو اینجا زۆر تحلیلاتی عجیب و غەریبیش دەکرێت لەسەر ئەوەی کە ئەنەما ئێستا زینی وەرتێ بۆتە شوێنێکە مەسەلەن پرۆژەی ئەتۆمی لێ دروست دەکرێت یعنی شوێنێک نییە مجرد ئەمەی کە کراوە بۆ پاراستنی هاوڵاتیان بووە لە هاتون و چۆ ئەوانە و بە موقەتیشە و بە دڵنیاییشەوە کاتی دەبێتن و ئیجراعاتەکان هەمووی طبیعی دەبنەوە خاڵێکی تر من دەمەوێت باسی بکەم مەسەلەی داعشە داعش ئەمڕۆ بۆ هەرێمی کوردستان و بۆ هەموو عێراق ئەمڕۆ مەترسیەکی جددیە یعنی دەبینین لە هەموو شوێنەکان کە تەقیمێکمان هەیە بۆ وەزعەکە هەر لە دیالا و حتا دەگاتە منطقەی مەخمور و مووسڵ و ئەوانە لە هەموو شوێنێک ئێمە ڕۆژانە دەبینین داعش عملیاتی خۆی عسکەری ئۆپراسیۆنەکانی خۆی عسکەری زیاد کردووە لەم ماوەیەدا تەکلیفم لە کاک شێخ جەعفەر کرد کە سەردانی ئەو سنوورە بکاتن سەردانی ئەو سنوورەیان کردووە ئەمڕۆ لەم کۆبوونەوەدا ئێمە باسی هەندێک ڕێکارمان کرد بۆ ئەوەی ئێمە بتوانین هەم لەگەڵ بەغدا و هەم لەگەڵ هاوپەیمانان قسە بکەین ئالیەتێک بدۆزینەوە کە بەڕاستی ئالیەتێکی مشتەرەک و پێکەوە کارکردن کە نەبێتە هۆی زیاتر سەرهەڵدانی زیاتری داعش یان ئەزیەتدانی زیاتری داعش لە هەموو سنوورەکان ئەمە یەکێک لە ئەرکەکانی مهم دەبێت کە ئێمە لە هەرێمی کوردستان و لە حکوومەت و لە سەرۆکایەتی هەرێم لەگەڵ بەغدا قسەی لەسەر دەکەین تەوەری تر مەسەلەی تەشکیلی حکوومەتی نوێیە لە بەغدا ئەم حکوومەتە ئێمە پاڵپشتی خۆمان وەکو هەموو هێزە سیاسیەکان سەرۆکایەتی هەرێمی کوردستان دوای گفتوگۆکردن لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان بەیانیان دەرکرد و پشتگیریمان لەو لە مستەفا کاظمی کردووە بۆ تەشکیلی حکوومەت ئێستاش پشتگیری ئێمە لە بەڕێزیان تەکید دەکەمەوە کە ئێمە لە هەرێمی کوردستان پشتگیری دەکەین دەمانەوێ داواکاریەکانی هەرێمی کوردستان بەنسبەت ئێمە مهمە مەسەلە شەخص نییە هەر لەم نزیکانە ئەو بڕیارەمان داوە لەگەڵ فراکسیۆنەکانی خۆمان لە بەغدا قسە دەکرێت و ئەوان دەکەونە دانوستاندن و قسەکردن لەگەڵ بەڕێز مستەفا کاظمی بۆ ئەو داواکاریانەی کە هەرێمی کوردستان هەیەتی من دیسانەوەدا هیوادارم ئینشەڵڵا هەموو هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان سەلامەت بن هەموو هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان پارێزراو بن و
ئێمە بە تەکید بە پشتیوانی و بە خۆڕاگیری و بە دەعمی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە هەموو پێکهاتەکانەوە ئێمە ئەم بارەش ئەم دۆخەش بەڕێ دەکەین و ئیشەڵڵا هەموو لایەکمان بە خۆشی و بە سەرکەوتویی و بە باشی کوردستان ئیشەڵڵا دەبینین و بەردەوام دەبێ و زۆر سوپاس. ئەگەر پرسیارێکتان هەیە فەرمووی. بەڕێستەرۆ چەرە من هیوا فەقەیانیم لە کەناڵی سپێدا. دوو پرسیارم هەیە. یەکەمیان سەبارەت بۆ ئاڵۆزیانەی کە لە زیینی وەرتێ ڕوویدا لە چەند ڕۆژی ڕابردوودا جەنابتان کە هاوکات فەرماندەی هێزتەکدارەکانی هەرێمی کوردستانیشن چۆن بوو هیچ پەیامێکتانە و بەتابەت بۆ ڕەوانەوەی ئەو دڵڕاوچەیانێ بەتابەتی خەڵکی ناوچەکە. پرسیاری دووەم سەبارەت بە کابینەکەی کازمیە کە لە ئێستادا باز لە پێکهێنانی دەکرێت. هەرێمی کوردستان هەر لە زۆر پشتگیری کابینەکەی کرد لەسەر چ بنەماگە و پشتگیریە کرا ئایا ڕێکەوتنێک هەبووە و سەبارەت بە پشکەکانی کورد هیچ گفتوگۆیەک لەگەڵ لایەنەکانی هەرێمی کوردستان کراوە یان نا؟ خۆی بەنسبەت پرسیاری یەکەم ئەرکی ئێمە لە سەرۆکایەتی هەرێم ئەوە بووە کە گفتوگۆ لەگەڵ هەموو لایەنەکان بکەین بۆ ئەوەی وەزعەکە ئارام ببێتەوە و من عەرزم کردن ئەو گرژیەی کە لەوێ ڕوویدا زیاتر گرژیەکی ئەعلامی بوو هەتا گرژیەکی جدی بی لەوێ بەڕاستی لە ئەعلام زۆرتر گر لە سوشیال میدیا ئەوانە زۆر تحلیلات و زۆر گەورەیان کرد ئەگەر نا هیچ پێویست بەو هەموو تحلیل و ئەو هەموو گرژیانە بوو هێزێکی حکوومەتی هەرێمی کوردستانە سەر بە وەزارەتی پێشمەرگەیە چوتە ئەو شوێنە وێنی بە ئەوەی کە ڕاستی بێتن هیچ موجب نەبوو ئەو شتە ئەوەندە گەورە بکرێتن و بۆ یەک مەبەستیش چووە مەسەلەی من بابەتی ئەم مەسەلەی کۆڕۆنایە و ئەو وەزعی بۆ پاراستنی هاوڵاتیانی هەرێم بووە و بە تەکیدیش کە ئەم کۆتایی بە موازعات ئەو هێزەش لەوێ نۆمینێ ئێمە لەگەڵ هەموو لایەنەکان قسەمان کردووە لە سەرۆکایەتی هەرێم و دەمەوێت هاوڵاتیانی هەرێمیش دڵنیا بکەمەوە کە کێشە نابێ لەگەڵ مستەفا کازمی بەڵێ ئێمە لەسەر ئەساسی ئەوەی مستەفا دەناسین پێشتریش و یەکەم مەرج ئەوەیە کە هێزە شیعەکان هەمویان بە کۆی دەنگ مستەفایان تەرشیح کردووە و مەسئلەی سەرۆک وەزیران پەیوەندیەکی بە کوتلەی شیعەکانەوە هەیە و لە کاتی کە سەرۆک کۆماریش مستەفا کازمی ڕاست پێدرا ڕای سپارت بۆ ئەوەی حکوومەت تەشکیل بکات هەموو هێزە شیعەکان بە هەر هەمویانەوە لەوێ بەشدار بوون کەواتە بەنسبەت ئێمەشەوە ئێمە ئەو شوێنە بە ئەوە دەزانین کە پێکهاتەی شیعە دەبێ بڕیاری لەسەر یعنی ئەوەی لەسەر بداتن وەکو شخصی خۆشی دەیناسین دانوستانەکانی ئێمەش بۆ دەنگدان و بۆ داواکاریەکانی هەرێمی کوردستان هەر لەم ڕۆژانەدا بە شێوەیەکی ڕسمی پێکەوە لە هەموو لایەنە سیاسیەکان پێکەوە و پێکهاتەکانیش پێکەوە لەگەڵ مستەفا کازمی دەکەوینە گفتوگۆ. بەڕێ سەرۆکی هەرێم هەژار حەچم پامێری کورسان تیڤی دوو پرسیارمەیە. پرسیار یەکەم مەزلوم کۆبانی سوپاسی ئەوەی کردی لە توێیتێکدا کە هاوکاری تانگەیان دوتا ڕۆژ ئاوا هاوکاری تەندروستی زانیاری زیاتر لەسەر ئەو بابەتە چییە بڕی هاوکاریەکان چۆنە. دووەم پرسیارم ئەحمەد مسماری وتەبێژی سوپای لیبیا دەڵێ لە دوایین توییتی لە دوایین قسەی دەڵێ ئەوەی دەستگیر کراوە پەیوەندی بە پێشمەرگەوە نییە ئێوە قسەتان لەسەر ئەو بابەتە چییە؟ خۆی لەسەر بابەتی یەکەم طبیعی ئەو هاوکاریانەی کە ئێمە لە هەرێمی کوردستانەوە ناردوومانە بۆ ڕۆژاوە هاوکاری ئینسانیە هیچ سیاسەتی تێدا نییە هاوکاری ئینسانیە ئەوان لەوێ هیچ دەستگایەکی پشکنینیان لە هەموو سنوورەکەی خۆیان نەبووە بۆ ئەوەی بزانن کەسێک کۆڕۆنای هەیە یان ئەو ڤایرۆسەی هەیە یان نییە و ئێمەش هەم وەکو ئەوەی کە وەزعەکە تەئسیر لە هەرێمیش دەکا و هەم ئەو هەموو ئۆردوگانەی کە لەو سنوورە هەن لە سنووری ڕۆژئاوا لەو منطقەی سووریا ئێمە یارمەتی مختبەرمان بۆیان ناردووە و لەگەڵ تیمی طبی و تیمی هەندەسی بۆ ئەوەی فێریان بکاتن کە چۆن لەسەر ئەو ئەجهیزانە ئیش بکەن و بە تەکید لە چوارچێوەی هاوکاری ئینسانی بووە ئەوەی جەنابەت باست دەکرد ئەوەی کە لیبیا فعلەن کابرایەک هیچ پەیوەندی نە بە پێشمەرگەوە هەیە نە بە لەشکری ڕۆژەوە هەیە بەیاننامەی لەشکری ڕۆژتان بینی و حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بە هیچ وەک کابرایەکە بەڵێ ماوەیەک هاتووتە ئێرە دوای ئەوە چووتە تورکیا و لە تورکیاوە وەکو هەر کەسێک پەیوەندی کردووە بە
بەوانە بەڵام وەکو هێزی پێشمەرگە یان پێشمەرگەی ڕۆژ نەدوور نەنزیک ئێمە تەرەف نین لەو مەوزوعە و بەڕاستیش من بڵێم ئێمە زۆر گلەیشمان لە لیبیەکان هەیە ئەو بەشەی لیبیا کە ئەم مەسئلەیان زۆر لە حەجمی خۆیان گەورە کرد بەداخەوە پێش ئەوەی اتصال بە ئێمە بکرێ وایان پیشاندا کە ئەنەما ئەمە هێزی پێشمەرگەیە و چوون بۆ شەڕکردن دژی حەفتەر و ئەوانەی کە لە بنخوازین ئەوە نە ئێمە نەکەسمان ناردووە و نەکەسیش دەنێرین و نە مشکلەی لیبیاش مشکلەی ئێمەیە و پێشمەرگەش هیچ هێزێک وەکو هێز وەکو ئەفراد احتیمالە هاتوونەتە ئێرە دوای ئەوە چوونەتە تورکیا و لەوێ بەڵام وەکو ئەوەی کە سیاسەتێک لە هەرێمی کوردستانەوە هەبێ بۆ بەشداریکردن لەو ئاڵوزیانەی کە لە لیبیا هەیە نەشتیوانی. تحية طيبة سيد الرئيس. عثمان الشلش من الشرقية نيوز. السؤال الأول حول السيد مصطفى الكاظمي، هل تم التشاور معه من قبل الأطراف الكردية وحكومة إقليم كردستان وإقليم كردستان بشكل عام حول الملفات الرئيسية، النفط والطاقة، ملف المناطق المتنازع عليها أم لا؟ ومتى سيتم التشاور معه بخصوص هذا الموضوع إذا لم يتم التشاور؟ السؤال الثاني بخصوص الحديث عن تنظيم داعش والنشاط في المناطق المتنازع عليها وأيضا أطراف إقليم كردستان، كم هو الخطر، يعني الخطر الذي يؤثر أو الخطر الذي سيؤثر على إقليم كردستان من خلال هذه التنظيمات وأيضا على العراق؟ هل هنالك خطر كبير بخصوص تنظيم داعش ونشاطه في هذه المناطق؟ نعم سيدي الرئيس. خوي بالنسبة موضوعية كم گفتگوی ئێمە لەگەڵ مستەفا کازمی ڕاستە ئێمە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە و ئەو داواکاری و تشتانەی هەرێمی کوردستان، بەڵام بەڕاستی مفاوزاتی ئێمە لەگەڵ مستەفا کازمی پەیوەندی بە هەموو عێراقەوە هەیە. ئێمە دەمانەوێ هەموو عێراق لە وەزعێکی تازە بێتن و دەمانەوێ وەزعی عێراق بە شێوەیەکی گشتی باش ببێ. ئێمە پێمان وایە هاوڵاتیانی عێراق بە شێوەیەکی گشتی شایستەی وەزعێکی زۆر لەمە باشترن لە هەموو ڕوویەکەوە. بەنسبەت هەرێمی کوردستان بەڵێ ئێمە مفاوزاتی لەگەڵ دەکەین. ئەمڕۆ لە سەرۆکایەتی هەرێم باسمان کرد لە بەزووترین کات وەفدی ئێمە کە پێک دێ لە فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی عێراق هی خۆمان لەگەڵ پێکهاتەکان ئێمە دەست بە گفتوگۆ دەکەین لەگەڵ مستەفا کازمی و پاڵپشتی ئێمە بۆ مستەفا کازمی پەیوەندی بەس بە هەرێمی کوردستانەوە نییە، پەیوەندی هەیە بە هەموو عێراقەوە. دەمانەوێت سەرۆک وەزیرانێک بێ کە بتوانێ خزمەتی هەموو هاوڵاتیانی عێراق بکاتن. پرسیاری دووەم مەسەلەی داعش خەتەرێکی گەورەیە بۆ عێراق، بۆ هەموو عێراق، بە هەرێمی کوردستانەوە و بە شوێنەکانی تری عێراق. لەبەر ئەوەی کە مهمە بەنسبەت هەرێمی کوردستان تەنسیق و هاوکاریە بینی هەولێر و بەغدا لەسەر مەسەلەی داعش و ئێمە زۆر هەوڵی خۆمانماندەوە بەڕاستی لەسەر ئەو مەلەفە لەگەڵ بەغدا چەند زۆر جار قسەمان کردووە، گفتوگۆمان کردووە، بەڵام من دەمەوێ بەڕاستی بڵێم بەغدا هەتا ئێستاش ئەو مەسئلەی زۆر بە جددی وەرنەگرتووە و هەتا ئێستاش وەکو پێویست لەگەڵ هەرێمی کوردستان تەنسیقیان نییە لەسەر بابەتی داعش کە بابەتی داعش خەتەرێکە بۆ هەرێمی کوردستان و بۆ هەموو عێراقیش. بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان هێرش قادرم لە ناڕتی و دوو پرسیارمەیە. پرسیاری یەکەمیان ئەماوەی وەک ئاماژەشی پێکردە و گرژانەی کە لەسەر زیینی وەرتێ دروست بوو هەندێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان باز لە باسی دوو ئیدارەیی دەکرا بۆ کاتێک گرژیەک یان ساردێک لە نێوان پارتیوێکێتیدا دروست دەبێت ئەم باسە دێتە ناوە خەڵکی کوردستان تا ڕادەیەکی زۆر ئەم ماوەیە لە دڵڕاوچێدا بوون کە ئەو باسە دەکرا و جەناب داماژە بۆ دەکەی شتەکە زۆر بەو جۆرە نەبووە کە بەو جۆرە نەبوو بۆ لەسەر ئاستی مەکتەبی سیاسیە دولار ڕوونکردنەوە درا. و پرسیاری دووەمم لەسەر دابەزینی نرخی نەوت و دۆخی دارایی هەرێمی کوردستان بە پێی ئەزمموی ڕابردووی جەنابێت کاریگەریەکانی چی دەبێت لەسەر موچە و موچە خۆرانی هەرێمی کوردستان کە تا ئێسش لە مانگی چواردای تا ئێستا موچی مانگی یەک نەدراوە، ئایا ئەو کاریگەریانە بەو شێوازی ئێستا بەردەوام دەبێت؟ چارەسەرێکی دیکە هەیە بە پێیەوەی کە ئێوە بەدواداچوون یاخود لە کێشەکە دەکۆڵنەوە؟ سپاس. بەنسبەت پرسیاری یەکەم لە مەسەلەی دوو ئیدارەیی، وڵا کاکە ئەگەر وای لێ هات دەبنە سەفر ئیدارە نابنە دوو ئیدارەی چە؟ این ئەگەر مەزەلەگە کێشەکە وای لێ تەسەور بکرێت دەبێتە دوو ئیدارە بارنۆکەم ببێتە دوو ئیدارە دەبێتە سەفر ئیدارە هەردوولا. یعنی ئەمەی خۆی ئەوەی کە بەنسبەت هەرێمی کوردستان گرنگە یەک ڕێزیەکەیەتی، یەک ڕێزی هەرێمی کوردستان بە هەموو پێکهاتەکانەوە
و نۆژ کرێ ئەوەندە ئێمە لەگەڵ یەکتر بێسیقا بین. یعنی من حەزە ئەگەر دەتوانەوێت تەفاسیلی زیاتر بڵێم ئەو هێزە کە چۆتە ئەوێ ڕێک لەبەر ئەوە هێزێکی مشتەرەک چۆتە ئەوێ لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە بۆ ئەوەی بێسیقەی دروست نەبێت کە دەڵێن هێزێکی هاوبەش ئەو هێزە هێزی پارتی نییە، هێزی حکوومەتی هەرێمی کوردستانە، هێزی حکوومەتی هەرێمی کوردستانە کە چوتە ئەو سنوورانە. و من کە دەڵێم زۆر گەورە کراوە لە سوشیال میدیا، بەڵام من وەکو مەسئولیەتی خۆم وەکو سەرۆکی هەرێم لە ڕۆژ یەکەمیشەوە دڵنیا بووم کە هیچ ناوی و ئێستاش دڵنیام کە هیچ ناوی لەو سنوورە لە بینی یەکەتی و پارتی هیچ مشکلەیەک ناوی و ئەو کێشەیەش چارەسەر دەکرێتن و ئەو هێزەش هێزی حکوومەتی هەرێمی کوردستانە. مەسەلە نە ئەوەیە نە پارتیە و نە یەکێتیشە موقەتیشە لەوێ عیلاج دەکرێتن. و ئێمە هیوادارین لایەنەکانی تری خارج لە هەرێمی کوردستان ئەوانە دەست نەخەنە مەوزوعەکە. ئێمە زۆر جار باسمان لەوە کردووە ئێمە وجودی پەکەکە لە هەموو کوردستانی عێراق بە شەرعی نازانین و پەکەکە دەبێ دوور کەوێتەوە لە دروستکردنی کێشە بۆ هەرێمی کوردستان. پەکەکە شوێنی ئیشکردنی خۆی هەیە، بە تەکید هەرێمی کوردستان شوێنی ئیشکردنی پەکەکە نییە و ناژبی ببێ. ئێمە بەشێکین لە عێراق و هەرێمی کوردستانیش لە چوارچێوەی عێراقدا مەجاڵی ئەوە نادات بە هیچ شێوەیەک هێزێکی تر ببێتە سەبەبی کێشە بۆ جیرانەکانمان. ئەمە بەنسبەت ئەو مەوزوع ئەوەی تر بەڵێ مەسەلەی نرخی نەوت ئەوەی کە ئێستا هەیە تەأسیر دەکاتە سەر هەرێمی کوردستانیش وەکو ئەوەی کە تەأسیر دەکاتە سەر هەموو وڵاتانی منطقە. هەرێمی کوردستان ئەمڕۆ ڕوبەڕووی ئەم مەسەلەیە بۆتەوە و لە گفتوگوەکانی خۆی بەردەوامە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە، بەڵام ئەوەی کە تەأسیر ناکات بە تەکید تەأسیر دەکاتە سەر وەضعی اقتصادی لە هەرێمی کوردستاندا. ئەمڕۆ خۆتان ئاگادارن وەفدی هەرێمی کوردستان ئێستا لە بەغدایە و ئەو وەفدەی کە ئێستا لە بەغدایە بە تەکید بۆ ئەوە چۆتە بەغدا بۆ ئەوەی ڕێگە چارەیەک بدۆزینەوە بۆ بە تایبەتی بۆ باری اقتصادی کە ئەمڕۆ بارگرانیەکی گەورەیە بۆ هەموو عێراق و لە ناو عێراقیش بۆ هەرێمی کوردستانیش وەکو هەموو شوێنەکانی تر ئەم مەسئلەی دابەزینی نرخی نەوت تەأسیری کردووە. سڵاو بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان، من ڕەنجە جەمال لە تۆڕی میدیای ڕوودا و دوو پرسیارم هەیە. پرسیاری یەکەم بەپێی پەیوەندیەکانتان لەگەڵ سەرۆک وەزیرانی ڕاستپێدرا و لایەنە عێراقیەکان و ئەمریکیەکان چۆن دەتوانرێت لە ڕووی داراییەوە یارمەتی زیاتری هەرێمی کوردستان بدرێ و خەڵک بتوانێت موچەی خۆی وەربگرێ. پرسیاری دووەمم چۆن دەڕوانە هەڕەشەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە کە دەڵێ ئەو هێزەی هێندراوەتە زیینی وەرتێ ئەگەر نەکشێتەوە لە ڕووی سەربازیەوە لێی دەدەیت. بەنسبەت خاڵی یەکەم ئێمە لە هەرێمی کوردستان حتا خەریکی حاضرکردنی نامەیەکین بۆ پەرلەمانی عێراقیش و بۆ سەرۆک وەزیرانی داهاتووی عێراقیش کە دەبێ یارمەتی خەڵک بدرێ بە شێوەیەکی گشتی خەڵکی هەموو عێراق. ئێوە سەجدەزانن لە هەموو وڵاتانی دنیا وایە ئەم ئەزمەیە کە دروست بووە پارەیەکیان تەخسیس کردووە بۆ یارمەتیدانی ئەوانەی کە زەرەرمەندی گەورن. طبعا ئەمە مەسئولیەتی حکوومەتی فدرالە و مەسئولیەتی حکوومەتی فدرالە کە بزانێ ئەوانەی کە بژێوی ژیانی ڕۆژانەیان لەسەر ئیشکردنە و زەرەرمەند بوون یارمەتیان بدات و ئێمە بە دەوری خۆمان هەڵدەستین لەگەڵ بەغدا لەگەڵ سەرۆک وەزیران و لەگەڵ پەرلەمان بۆ ئەوی بتوانین ڕێگەیەک بدۆزینە بۆ نەک تەنها یارمەتیدانی هەرێمی کوردستان، یارمەتیدانی هەموو ئەوانەی کە بە نەوعێک زەرەرمەند بوون. بەڵێ حکوومەتی تشکیلی حکوومەتی نوێ بۆ عێراق زۆر پێویستە و هەرێمی کوردستانیش وەکو بەشێک لە عێراق پێویستە. ئێستا بانقی دەولی IMF ئەمانە هەمووی ئامادەن کە بکەونە گفتوگۆ لەگەڵ عێراق بۆ چارەسەرکردنی کێشە داراییەکان. طبعا بە تەکید ئەوە تەأسیر لە هەرێمی کوردستانیش دەکات. لەبەر ئەوە ئێمە لە هەرێمی کوردستان خوازیاری ئەوەین کە بە زووترین کات حکوومەتی نوێ لە بەغدا پێک بێ و دانوستاندنی جدیش لەگەڵ بانقی دەولی و
IMFیش بکرێتن بۆ سندوقی نەقدی دەولی ئەم دوانە بۆیان بکرێت بۆ ئەوەی کێشەکانی عێراق لە ڕووی داراییەوە کە من پێم وایە بارگرانیەکی قرس دەبێت بۆ هەموو عێراق دەبێت بە زووترین کات بکەونە ئەو مفاوەزاتە بەشکن بتوانن کەمتری بکەن. يعني وەکو میسالێک مثلا عێراق ساڵانە حدودی نزیکەی 40 میلیارد دلار بەس پارە بۆ معاشات دەدا. پارساڵ 40 میلیارد بۆ ئێستا بووتە حدودی 48 میلیارد. يعني ئەوەی عێراق دەستی دەکەوێت لە فرۆشتنی نەوت لە مانگێکدا ئێستا 2 میلیارە. حسابکەن ئەو مانگانە بەس بۆ تەمینی معاش پێویستی بە 4 میلیارد دلار هەیە. يعني بارێکی یەکجار زۆر قورسە لەسەر وەزعی اقتصادی عێراق. ئەمە پێویستی بە دانیشتن و بە ڕێکاری جدی هەیە ئەگەرنەوە بە ئاسانی چارەسەر ناکرێتن. ئەمانە هەمووی حکوومەتی نوێ ئەگەر بە زووترین کات تەشکیل ببێت لە عێراق و ئەم بکەوێتە گفتوگۆ و دانوستاندن لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی ئینشەڵا بتوانین وەزعەکە باشتر بکەین. ئەوەی تر بەنسبەت من مووقفی خۆمان هەرێمی کوردستانم باس کرد لەسەر پەکەکە هێزێک نییە لە هەرێمی کوردستاندا هیچ شەرعیەتێکی هەبێ حتا بەیان دەرکات ئەم هێزە دەبێ بمینێ یان نەمینێ. نە شەرعیەتی هەیە و نە مەجاڵی ئەو شەرعیەتەش بە پەکەکە لە کوردستان دەدرێت لە کوردستانی عێراقدا دەدرێتن. پەکەکە ئەوەی کە پەکەکە ئەگەر بیاوێ یارمەتی هەرێم بداتن ئەوەیە کە دەبێ هەرێمی کوردستان چۆڵ بکاتن و هەرێمی کوردستان شوێنی کارکردنی پەکەکە نییە. ئەوەی ئێستا پەکەکە دەیکات قەت یارمەتیدانی هەرێمی کوردستان نییە. بەعکسەوە ڕێک دروستکردنی مشکیلەیە بۆ هەرێمی کوردستان لەم کاتە و ساتەدا. و مووقفی هەرێمیش لە ڕۆژی یەکەمیشەوە وا بووە ئێمە دەمانەوێ فاکتەری استقرار بین لە منطقە لەگەڵ جیرانەکانمان و لە ناوخۆش و هەنگاوەکانی ئێمە لەسەر ئەم مەسەلانە پەیوەندیان بە هەموو عێراقەوە هەیە. هەرێمی کوردستانیش وەکو بەشێک لە عێراق. بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان، من هەڵگورد ئەحمەد لە کەناڵی کورسات نیوز لە قسەکانت باست لە بێسیقەیی و یەکڕێزی کرد. ئەو سیقەیەکەی دروست دەبێ و ئەو یەکڕێزیەکەی دێتە دی؟ من هیوادارم هەرچی زووتر، چونکە هەمومان لەوە تێگەیشتوین ئەگەر یەکڕێز نەبین و پێکەوە نەبین ناتوانین هیچ دەستکەوتمان هەبێ. بەڵام با واقعی سەیری شتەکان بکەین. یعنی هەر ئەو یەکڕێزیە بووە سەبەبی ئەوەی ئەگەر سەیری پارتی و یەکەتی بکەین لە ساڵی 2003ەوە، من باسی فترەی پێش 2003 ناکەم، ئەو دەستکەوتانەی کە ئێمە لە بەغدا بە دەستمان هێناوە لە نەتیجەی ئەو یەکڕێزی و کارکردنی پێکەوە بووە. پێکەوە ئیشمان کردووە طبعا یەکەتی و پارتی و لەگەڵ هەموو لایەنەکانی تر و پێکهاتەکانی تریش لە عێراق. دەستوری هەرێمی کوردستان، دەستوری عێراق بەو شێوەیە نووسرا. ئەو شتانەی کە ئەمڕۆ لە ناو دەستوری عێراقدا جێگیر کراون بۆ هەرێمی کوردستان بە یەکڕێزی کردمان، بە یەکڕێزی شەڕی داعشمان کرد، بە یەک خوێن ئەو خوێنەی کە ڕژرا لە شەڕی داعش تەنها خوێنی یەکلایەن نەبوو، ئەو خوێنە بوو کە بەرگری کوردستانمان لە مەترسیدارترین هێرشی درندانەی ئەو هێزە ترۆریستیە پاراست. بەڵام کەس نەیگوت ئەمە خوێنە زەردە و یان ئەمە سەوزە. هەمومان بە یەک شت دیفاعمان کرد. ئەوە یەکڕێزی بوو کاکە، ئەوە یەکڕێزی بوو کە پێکەوە کردمان. ئەمڕۆژ ئەگەر سیر بکەن لە سوورەتی گەورە ئێمە دەبینین پێکەوە مەسەلەن دعمی مستەفا کاظمیمان کردووە. هەر پارتی نەبووە یان یەکەتی، پارتی یەکەتی گۆڕان هێزەکان ئەمانە هەمووی یەکڕێزی، ئەمانە هەمووی ئەو یەکڕێزیان. هەندێک جار کە بێسیقەیی دروست دەبێتن لە ئیعلامە، لە سوشیال میدیایە، لەم شتانەیە دەبێ ئێمە ڕێ لەوانە بگرین. کێشەکان یعنی ئێمە کێشەی گەورەمان نییە بەڕاستی لەگەڵ یەکتر. یعنی چه کێشەیەکی ئەوەندە گەورە هەیە؟ ئەلحەمدوللا لە کوردستان ئێمە دەتوانین بە باشی پێکەوە ئیش بکەین، نە تەنها پارتی و یەکەتی، جێی پارتی و یەکەتی و گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و پێکهاتەکانی تری کە لە هەرێمی کوردستان دەژین
بڵێن برانی مەسیحیمان برانی تورکمانمان ئەمانە هەمووی ئێمە دەتوانین پێکەوە کار دەکەین و پێکەوە ئەم وڵاتە بەڕێوە دەبین من نابینم ئەوە ینی ئەوەندە گەورە بێتن بەرحاڵ ئێمە لەو قۆناغە نین کە لەسەر ئەم بابەتە کێشەیەکی گەورە لە هەرێمی کوردستان دروست ببی ئەگەر ڕاستی دەتوانەوی ئەگەر ئەم سوشیال میدیا ڕابوەستی هەموو شتەکان بەباشی داڕەوە چێوە سوشیال میدیا کۆنتڕۆل بکات هەموو شتەکان دەرە سوشیال میدیا دەبووتە مودە ینی سیاست لەسەر ئەساسی سوشیال میدیا دادن یعنی چه قیمەتی هەیە ئەو شتانە بۆ سوشیال میدیا بێتە سەبەبی تێکدانی وەزعی کوردستان ئەتەبێ خۆیان والله هەندێک تحلیلیان لەسەر زینی وەرتێ کرابوو یعنی من پێم وابوو یعنی تعجب دا اینجا ڕەبتیان کردبوو بە ئەمریکا و ڕەبتیان کردبوو بە نازانم شتی زۆر سەیرەیان باز دەکرد بابا واللهی ئەوە نابینین ینی ئەم هەموو پرۆفیسۆرە ئەم هەموو تحلیلاتە دەکەن لەسەر شتێک کە هیچ ئەسڵ و ئەساسی بوو نییە مجرد هێزێکی هەرێمی کوردستان چوتە ئەوێ و بۆ پاراستنە موقەتیشە لەوێش نامین و دێنەوە ینی ئەم هەموو شتەکانی درەمووی بێمعنەوە بەس بی دەتوش آخر پرسیار جنابی سەرۆج هێرێم بەڵێ من داوت دەمامەکرد لەسەر ناوبینم بەتەوە ئاراسم لە کوردستان 24 پشتی کورد لە کابینەکەی مستەفا کازمی چەند وەزارەتە ئایا هیچ گەرنتی هەیە مافا دەستوریەکانی هەرێمی کوردستان لەو کابینەیە بدرێت و کێشەی کەرکووک و شنگال و ناوچەکانی دیکە لەو پاکێجە جێکراوەتەوە کە هەرێمی کوردستان لە حکوومەتەکەیان لە کابینەی داهاتوو داوای دەکات بابەتێکی دیکە جەنابی سەرۆج هێرم لە مای ڕابردوودا بابەتێکە بوو کە بابەتی ڕادستکردنەوەی بەندکراوێک بوو لە منطقەی پێجوێن بە کۆماری ئیسلامی ئێران خەریک بوو لەو بابەتەدا بابەتی ڕادستکردنەوەی بەندکراوێک لە پێنجوێن بە کۆماری ئیسلامی ئێران خەریک بوو لەو بابەتەدا تێڕوانینی برایانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان سەبارەت بە خەڵکی باشووری کوردستان خەڵکی هەرێمی کوردستان جیاواز بێت پەیامی هەرێمی کوردستان پەیامی خەڵکی باشوور جەنابتان وەکو سەرۆکی هەرێمی کوردستان بۆ برایانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان چییە؟ خۆی ئەم حادیسەیە بەڵێ ڕۆی داوە یعنی ئەو حادیسەیە نەک ڕۆی داوە یعنی معلوم نییە ئایا کەس ئەم تا ئێستا معلوم نییە کەس تەسلیمی کردووە یان تەسلیمی نەکردووە من پێم وایە بەیاننامەی سەرۆکی حکوومەت زۆر وازح بوو بۆ ئەوەی ڕاستیەکان دەرکەون ئەم ئیشە کراوە نەکراوە بە هەر ناوعێک لیژنەیەک دروست کراوە کە لەو لیژنەیەدا لە نەتیجە ئەگەر خۆ بەس تەحمل بکەین هەموو لایەنەکان تەحمل بکەن لە نەتیجە ئەو لیژنەیە دەردەخەوە سەرۆکی حکوومەت ئەم لیژنەیەیان تەشکیل کردووە و جێگیری سەرۆکی حکوومەتیش لەگەڵ سەرۆکی حکوومەت پێکەوە ئەم ئیشەیان کردووە من پێم وایە ئێمە هەموو لایەک دەبێت چاوەڕوانی ئەوە بین ئەم لیژنەیە دروست دەکرێت ئایا ئەم شتە کراوە نەکراوە یعنی هیچ موجب نییە پێشوەختە ئێمە بڕیار بدەین و حکم بدەین و ئەمانە هەمووی پێویست ناکاتن و ئەوەی من بزانم دەڵێن ئەمە زیندانی سیاسی هیچ حزبێکی ڕۆژهەڵاتی کوردستان مەسئولیەتی ئەوەی کە ئیعدام کراوە ئەندامی حزبیان بووە هیچ حزبێک نەیگوتووە ئەمە ئەندامی ئێمە بووە هیچ حزبێک کەواتە شتێک ممکنە ڕۆی دابێ یان بە هەر نەوەیەک ممکنە ڕۆیش نەداوە ئەوەی کە مهمە بەنسبەت هەرێمی کوردستانەوە ئەوەیە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور داوای لیژنەیەکیان داناوە و لەگەڵ جێگیری سەرۆکی حکوومەت هەردووکیان و خەریکی تحقیقن من ئەوەی داوا دەکەم هەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەگەر قسەیەک لە برایانمان لەو دیویش هەیە بات ئێمە ڕابوەستین چاوەڕێی ئەم تحقیقە بین ئەم تحقیقە بۆ بکرێ ئەم لێکۆڵینەوە بۆ بکرێ دوایی بڕیار لەسەر ئەوە بدرێ کێ کردوویەتی و کێ نەیکردو ئەو هەموو ئیتیهامی خائین و ئەو هەموو یعنی ئەمانە هەمووی موجب نییە حتا ئەوەی ئەو لیژنەیە ئیشی خۆی تەواو دەکاتن و بە تاکید بە شەفافیەتیشەوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕادەگەیەنرێ ئەوەی چ بوو پرسیارەکەمت پشکی کورد ئەمە وەرەقەیەک حاضر کراوە پێشتر ئێمە لە سەرۆکاتی هەرێم ئیشمان لەسەری کردووە فراکسیۆنەکانی خۆمان لە بەغدا ئیشی جدیان لەسەر ئەم بابەتە کردووە وەرەقەیەک حاضر کراوە بۆ دانوستاندن لەگەڵ
بەغدا لەم وەرەقەیەدا هەموو ئەو شتانەی کە پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوە هەبووە لە مەسەلەی بودجە لە مەسەلەی نەوت لە مەسەلەی شوێنە دابڕاوەکانی هەرێمی کوردستان شنگار ئەمانە هەمووی وەکو وەرەقەیەک حاضر کراوە و بە تەکید دانوستاندن لەگەڵ سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق لە چوارچێوەی ئەم وەرەقەیە دەبێ وەزارەتەکان هەتا ئێستا ئەوەی من لە مستەفا کازمی گوێم لێ بووە وەکو خۆی دەمینێتەوە یعنی ئەو بڕیاری نەداوە وەزارەتەکان بگۆڕدرێن وەزیر نازانن هەتا ئێستا بەڵام وەزیرەکان هەتا ئێستا وەزارەتەکان وەکو خۆیان دەمینەوە جەنابی سەرۆکیارە من کارۆ مەسعودم لە گەلی کوردستان دەمەوێت پرسیاری ئەوکەم لە کاتی گرژیەکانی کە لەسەر زینی وەرتێ بوو فڕۆکە بێ فڕۆکراوەکانی تورکیا تۆبارانی ئەو ناوچەیان کرد و هەروەک کەمپی ئاوەرەکانی مەخموریش حکوومەتی عێراقی لەسەرەوە بانگشتی سەفیری تورکیا کرد لە بەغدا و ڕوونکردنەوەشیاندا لەسەر ئەوەی کە با بڵێ بۆ هەرێمی کوردستان تا ئێستا با بڵێن لەسەر ئەو بابەتە زدینە بەرەسۆی کە ئەو تۆباراکن یاخود ئەو فڕۆکانێک کە تۆباران دەکەن ڕابوەستێنرێ ینی سەروەری با بڵێن ئاسمانی هەرێمی کوردستان نەوەزێنرێت جەنابەت لە کام گەلی کوردستان گەلی کوردستان جارێ ئەوەی کە تورکیا کردی لە منطقەی زینی وەرتێ لە نەتیجەی ئەوە بوو کە پەکەکە هێزەکانی خۆی هێنا و لەوێ مەجموعەیەک شوێن ڕەبایەی دانا و ئێمە خەبەریشمان بۆ پەکەکە نارد کە پێویستە ئەو شوێنە چۆڵ بکرێ ئەگەر چۆڵی نەکەن ئێمە ناتوانین بتان پارێزین تەکنۆلۆژیای تورکیا پێویستی بەوە نییە حکوومەتی هەرێم یان پارتی یەکێتی هیچ حزبێک معلوماتیان بداتێ تەکنۆلۆژیایان تەکنۆلۆژیایەکی پێشکەوتووە زۆر بە ئاسانی دەتوانن هەدەفەکان تەشخیص بکەن کام سەروەری بۆ پەکەکە حسابی بۆ سەروەری عێراق و کوردستان کردووە پەکەکە بە شەرعی دێت لەو شوێنانە ڕەبایە دادەنێ بە تەکید نە هیچ شەرعیەتێکی نییە کە ئەو کارە بکە کە ئەو کارە دەکاتن من پێم وایە ئێمە دەبێت تەوەقعی ڕەدفعلی تورکیاش بکەین لەو مەسەلەیەدا کەمپی مەخمور دوشتی لە یەک جیاوازە کەمپی مەخمور ئەوان بۆ هەندێک کاری سەربازی بەکاردێنن یعنی هەرێمی کوردستان ئێمە بەردەوام پێمان گوتون مەسئلەی لاجئین فەرقە ئێمە احتراممان هەیە بە پێی قوانینی نێودەوڵەتی چۆن هەڵس و کەوت لەگەڵ ئەوانە بکەن طبعا بۆ معلوماتی ئێوە مەخمور لەژێر سەیتەرەی هەرێمی کوردستان نییە ئەو بکەپەل لەژێر دەستهەڵاتی حکوومەتی فدراڵە یعنی ئەوە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نییە هەموو داواکاریەکانی ئێمەش لەوان ئەوەیە ناکرێتن کەمپی مەخمور کە شوێنی خەڵکی سیڤیلە بەکار بێ بۆ بابەتی عسکەری و تەدریب و ئەم شتانە لەبەر ئەوە شتەکە معقەدە و بە تەکید لەم حاڵەتانەشدا پێویست بەوە دەکاتن یعنی بەغدا خۆی دەست پێشخەری بکاتن و ئەو ئیشانەی کە کرد یعنی ئەو شتێک کە کردویانە لە چوارچێوەی کارەکانی حکوومەتی فدراڵە زۆر سوپاس بەڕێز سەرۆشێرم بوو برە ئاخر پرسیار بەڕێستان لە کۆبنەوەکانی پێشترتان لەگەڵ لایەنە سیاسیەکان تاکیدتان لەسەرەوە دەکردەوە کە دەبێ بە یەک تیم لەگەڵ بەغدا گفتوگۆ بکەن ئایا ئێستاش هەر لەسەر ئەمە سوورن و ئایا ڕۆڵی لایەنەکانی تری دەرەوەی یەکێتی و پارتی چی ئەبێ لە گفتوگۆکردن لەگەڵ مستەفا کازمیدا ئێمە پێکەوە گفتوگۆ دەکەین ڕۆلی ئەوانەی ترکە لە دەرەوەی یەکێتی و پارتیشن ڕۆڵێکی حتا بڵێ ئیجابی بووە ئێمە پێکەوە دائیم مشورەتمان کردووە گفتوگۆمان کردووە لەسەر بابەتەکان و ئێستاش ئەوەی کە ئێمە دەستی پێ دەکەین بە دانوستاندن لەگەڵ مستەفا کازمی پێکەوە دەیکەین فراکسیۆنەکانی خۆمان لە بەغدا هەمومان پێکەوە دەکەوین ئەو دانوستاندنە و ڕۆلیشیان ڕۆڵێکی حتا بڵێ مەسئولانە و ئیجابی بووە لە هەرێمی کوردستان و لەسەر داواکانی ڕەوای هەرێمی کوردستانیش هەموو لایەنەکان جگە لەوانە و هەموو فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی عێراقیش بە سوپاسەوە زۆر بە ئیجابی ئیشیان کردووە و کاریان کردووە لەسەر ئەم بابەتە